ئێرە گوندی خەرپانیە لە ناوچەی هەورامان. ئەمانە ژمارەیە گەنجی خۆبەخشن کە بە درێژایی 4 کیلۆمەتر دەیانەوێت ڕێگەی گوندەکەیان سەوز بکەن. لە ڕێگەی بەدواداچوونەکانی گەلی کوردستانەوە هەر یەک لە نووسینگەی جێگری سەرۆکی حکوومەت و دەستگای مرۆیی مام 2 خەزانی ئاوی 20,000 لیتریان بۆ گوندەکە دابین کرد و لە ئێستاشدا لە پرۆژەکە بەکاریان دەهێنن. سپاسی دەستگای مرۆیی مام دەکەین کە هەستان بە دابینکردنی تەنکێکی 20,000 لیتری بۆمان بۆ ئاودانی نەمامەکانمان بۆ ئاودانی نەمامەکانمان سپاسیانەکەین و دووبارە و هەمیشە بەردەوام لە کارە خێرخوازەکانیان بۆ گوندەکەمان. کۆمەڵە گەنجی گوندەکەمان گوندی خەرپانی لە هەورامان ئەسان بە سەوزکردنی جادەی گوندەکەمان بە درێژایی 4 کیلۆمەتر بۆ ئەمە بەسەر پێویستمان بە کۆمەڵێ پێداویستی بوو لەوانە خەزانێکی ئاو بە سپاسەوە نووسینگەی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەستا بە دابینکردنی تەنکیەکی 20,000 لیتری بۆ پرۆژەکەمان. گەنجەکان ئاماژە بۆ دەکەن ئەوان خۆیان بە خۆبەخشانە کارەکان ئەنجام دەدەن و هاوکاریەکانی دەستگای مرۆیی مام و نووسینگەی جێگری سەرۆکی حکوومەتیش پاڵپشتێکی باش بوون بۆ درێژەدان بە پرۆسەکە. جیاواز لە ساڵانی ڕابردوو لەم ساڵدا و لە وەرزی بەهاردا هاوڵاتیان خۆیان دەستیان بە سەوزکردنی گوندەکانیان کردووە دەیانەوێت سەوزایی بکەنە کللتور و سیمایەکی جوانی ژوێنا بکەن. لە ڕاستیای ئێمە لە سەرەتاوە کە لە زستان بوو لەگەڵ کۆمەڵێک لە هاوڕێیان لە گوندی خەرپانی دانیشتین و گەڵاڵەی ئەم پرۆژەیەمان کرد. هەر لە سەرەتاوە پەیوەندیمان کرد بە بەڕێز ئەندازیاری سەوزایی کاک جەمیل هەولامی کە بەسپاسەوە بۆ یەکەم جارات بە پیریمانەوە و بەڵێنیە کە سەرجەم نەمامەکان بگرێتە ئەستۆی خۆی بەسپاسەوە لێرەوە سپاسیەکەین و پاشان لە ڕێگەی گوندەکانمانەوە دەستمان کرد بە هەڵمەتێکی کۆمەکی کۆکردنەوە پاشان پەیوەندیمان کرد بە دەستگای مرۆیی مامەوە بەسپاسەوە کە تەنکیێکیا بۆ دابین کردین و هەروەها پەیوەندیمان کرد بە نووسینگەکەی بەڕێز کاک عەتایە بە هەمان شێوە بەسپاسەوە تەنکیێکی بۆ دابین کردین و لە ئێستەشدا کە بەشێکی زۆرمان کردو بە سیستەمی قەترەیی بە کۆمەکی و هاوکاری هەموو لایەنەکان و بەسپاسەوە لێرەوە هەموو فەرمانگەکانی حکوومەت لە وزەی کارەبا و هەروەها لە گەشت و گوزار و لە شارەوانیەکان شارەوانی بیارە شارەوانی هەڵەبجە. ئەم هاوکاریانەی دەستگای مرۆیی مام و نووسینگەی جێگری سەرۆکی حکوومەت لە کاتێکدایە هەر یەک لە شارەوانیەکانی هەڵەبجە و بیارە و کارەبای شارەزور و ژمارەیەک لە کەسایەتی و دانیشتوانی گوندەکە هاوکاری پرۆژەکە بوون کە بە تەواوبوونی سیمایەکی جوان بە گوندی خەرپانی دەبەخشن کە لە ئێستادا بووەتە گوندێکی گەشتیاری لە هەوراماندا. فەرحان حەمەخان، گەلی کوردستان، گوندی خەرپانی ناوچەی هەورامان.